نەزرەکەی نەسر دەولە و بەخشندەی کورد نەزرکردن لە ئایندا هەیە و یەکێکە لە سیما جوانەکانی نێو ئاین بە تایبەت ئاینی ئیسلام لەبەرەوەی جگە لە شتانەی کە خواوەند لەسەر باوەڕدار فەرزی کردووە باوەڕدار شتێکی زیادە لەسەر خۆی فەرز دەکا و پابەندیش دەبێت پێیەوە بەمەش دەوترێت نەزرکردن لە دێر زەمانەوە کورد نەزری لەسەر خۆی کردووە بە تایبەت کاتێک مڕادێکی هاتبێتەدی لە پاداشتی هاتنەدی ئەو مڕادەدا نەزرێکی کردووە نەزر یەکجارە واتە ئەگەر باوەڕدارێک بۆ چاکبوونەوەی منداڵەکەی لە نەخۆشی سەربڕینی ئاژەڵێکی نەزر کردبێت لەسەر خۆی بەو کارەی نەزرەکەی لەسەر لا دەچێ و بەجێی دەگەێنێت بەڵام هەندێک نەزر هەیە کە بۆ هەموو ژیانە و ئەوەش لە توانای هەموو کەسێکدا نییە لە نمونەیەکی ناو مێژووی کورددا فەرمانڕەوایەکی کورد نەزرێکی زۆر قورس لەسەر خۆی دەکات کە لە توانای هەموو کەسێکدا نییە سەرکردەی دیاری کورد میر نەسر دەولە ئەحمەدی کوڕی مەڕوان کە سەرداری دەوڵەتی دۆستەکی مەڕوانی بوو نەزری کردبوو هەموو ساڵێک و بە درێژایی ساڵ لە مزگەوت گەنم بەسەر هەژاران و کەم دەرامەتاندا دابەش بکات واتە هەر ڕۆژێک هەژارێک بچوایەتە مزگەوتی ئەو شارەی میری لێبوو کە شاری میا فارقینی باکووری کوردستانە دەیتوانی بەشی خۆی گەنم بباتەوە ماڵەوە کە ئەو کاتە گەنم سەرچاوی یەکەمی بژێوی ڕۆژانەی خەڵک بوو ئەم میرە کووردە زەویەکی گەورەی لە دەرەوەی شارەکە بۆ ئەم مەبەستە تەرخان کردبوو کە بەرهەمەکانی و خودی زەویەکەشی لەسەر هەژاران وقف کردبوو میر نەسر دەولە هەتا مرد بەم نەزرەی خۆیەوە پابند بوو بەڵام بە مردنی میر ئەم شتە کۆتایی نەهات تا ساڵانێکی درێژ بەخشینەوەی گەنم لە مزگەوت ببووە عادەت و تەقالیت ئێستاش کە هەزاران ساڵ بەسەر نەزرەکەی نەسر دەولە تێپەڕیوە ئەو زەویە فراوانە کوشت و کاڵیە لەناو ئەو شارەدا لەسەر وەقفی هەژاران ماوەتەوە و تاکو ئێستاش هی ئەوانە ئادەی تۆ پێم بڵێ ئێمە لێرە چ سەرکردەیەکمان هەیە نەزری کردبێت و تاکو ئێستاش بەردەوام بێت